كاك إدريس برحمت بي أسلوبك إقناعي عجائبي سرکرده‌کی بوینه بوم جێگای متمانەی سەداسەدی باوکیم هەموو وەختێک من ئامادە بووم خۆم لە جێی کاک ئیدریس دابنێم لە جیاتی ئەو بم بەخوا قەدەر بەدەست مرۆڤ نییە قەدەر بەدەست خۆیە ئەگەنە اختیار بەدەست من بووە من خۆم لە جێی کاک ئیدریس داهێنا من بڕۆم کاک ئیدریس ببینی بەڵام بەدەستم نەبوو هەردووکیان مەلا مستەفایەکیان دروست کرده بوو دەروشی بچنەوەی کورد بوو کوردستان داوای چی دەکات تاکو بەم چەشنە دڕندەی یەقڕ بکرێت دەرکەی کراوە بوو لە بۆ هەموو خەڵکێک کاک ئیدریس وەختی داخوت هەر شەین دەبوو لە پێشانە کاک ئیدریس ئەگە کابرا خەمەکی هندی تیای سەفیری لە ناو دردا بۆ وەختی داهاتە لای کاک ئیدریس خەمەکەی دەڕەبیاوە کۆتری ئاشتی بوو پیاوی ئاشتی بوو پیاوی دووبەرێکی و هاندان و تیشکردنی ناکۆچەکان نەبوو إنشاءالله لسر أورد يبدل بدرايك وبطوان الحقوق ملتي خمان وهاوكاري حقوقي همو ملتي ضعيف الدنيا باش بیرامەتێتەوە و ئیدریس پەیدا بووی لە بارزال گوندێ بارزای پەیدا بووی هەنگی بەحس و قەسە زۆر دیعایە یا قووەت بووی و مامی مەلا مستەفا دەچیتە بەغدا هەنگی ئیدریسێ پەیدا کاک ئیدریس لە ئاداری ساڵی 1940 لەدایک دەبێت ناوچەی بارزان لە ژێر بردومانی ڕژێمی پاشایەتی چونکە ئەو کاتە شۆڕشی دووەمی بارزان کە بە شۆڕشی 43 و 45 بارزان دەناسرێت لە مێژوودا ئەو لەدایک بوو هەموو ئەو ئەحداسانە و هەموو ئەو باگراوندەی تەریقەت و ڕێبازی بارزان لەو کەسایەتێدا کۆبووەتەوە ئیدریس لە هەفتی ئاداری 44 لەدایک بووە ساڵێک پاشەوەی ئیدریس یعنی تەمەنی دەبێتە ساڵێک و نابێت شەڕ دەست پێ دەکاتەوە لەو بارودۆخە ئیتر پەنا دەبێن لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و لەلایەن قازی محەممەدە و پێشوازیان لێ دەکرێت نەبیە ساڵەکان تەمام بیا 11 حیف جمهوریەت ئەمە ماشاءالله یا شەوقە شەوەکی معلومە وەلی هات گوتن بارکەن و دیکێوەچین گوتی بوو شنوێ وەختی ئەمچین بوو شنوێ گوتن تێک چوو کومار تێک چوو دوای ڕوخانی کۆماری کوردستان لە هەفتەی یەکەمی 1946 ئیتر بارودۆخەکە تێک دەچێت پاشەوەی جەناوی بارزانی سەردانێکی تارانیش دەکات چاوی بە شای ئێران دەکەوێت و ناگەنە ڕێککەوتن ئیتر وا لێدە هەندێک شەڕ دەکرێت لەگەڵ سوپای ئێرانی پاشی ئەوەی کەم مەجبور دەبین بگەڕێنەوە بۆ عێراق یعنی زۆر حاڵی ملەتی بارزان خراپ دەبیتن یعنی ئەوەندە خراپ دەبیتن تووشی تیفۆ دەبن یعنی هەسپێ دەکەویتە ناو خەڵکی برسیاتی دەبیتن یعنی وای لێ دێتن هەموو ڕۆژێ دەچن 5-6 قبر دەکۆڵن بزن سبێ کێ دەمریتن بیرا من تێت لە وێرێشک و ئەم گەشتی نەسیمی دیانا وەکوت بن عەردەکە ڤیدیۆمای منێ دیتیەوە سەری گیرکێکیە بەلێ ناوپانە ویگۆڤی بەراو دەشتە بە سیمە دو دەرێک بی دەرکێک ڤلای بی ئیک ڤلای بی پۆلیس لە بەبوون خیڤەتیش لە دەرێ بیرا من کە ئەم برینە ناو سیمەی بەس ماڵە خوددانە نە ئەول بەدەرکێ لەوێرێ بی پاشێنگی بیرا من تێت ڕۆژا پاشتر
قو قاعدة قلت الشيخ أحمد تجي خزمة خوبينا بن خيباتي جاء مش جابوا بتخوت شو أو جاء وقت لمن دني بنماذج بارزان جوائز ذاك أنا دلنا دبي أولا لنا أو ملتين بن مو ذرية الشيخ محمدي أو أنا هموما جوائز ذاك لنا دلنا دبي نفي بكرين بو كربلاء أو أني جورشي بيش وقتي الشيخ أحمد أو محمد صديق أو صادق أو عبيد الله محمد شيخ محمد خالد وجمال أو أنا همويان بو إعدامي دنيرن بو بصراي كربلاش بيرا من تيت فلكك لويري هبي بيرا من باش تيت سنة بيسي بالمدرسة الفيصلية يا دو طبق بي ام بري نتويري دا بوليسيش حفت اینانا بدر که رئیس عرفای واش تقول عريف سلمان اوش بشو و روش حرز بالويري دركش لسبق بات که کەسێک بۆ ناوی مستەفا عەبدوڵڵا مستەفا عەبدوڵڵا ئەمە وەک بڵێ ڕاستپاردەیەکی جەنابی بارزانیە بە ئەو کەوا زۆر ئاگداری منداڵەکانی بێ زۆر ئاگداری خانەوادەکەی بێ بەگشتی لەوێ دەوری باپیرم ئەوە بوو کەمەلە مستەفا بانگی دەکەوە پێی دەڵێ مستەفا ئەتوو بە هیچ شێوەیەک نابێ لەگەڵە من بێ عائیلەم دەگەڕێتەوە بارزان و ئەو عائیلەی من ئەمانەت بێ لە دەستی تو و جەنابت سەرپەرستی عائیلەی من دەکەی ضمنی ئەوەش مەلە مستەفا ئەوە بە باپیرم دەڵێ کە باپیرم بەخۆی بۆ ئێمە گەڕێتەوە ئەلێ ئیدریس وەکو ئەمانەتێکی گەورە لە دەستت بێ بەلێ هەندی مستەفا عەبدوڵڵای ئاکرەیی بێ ئەو دیگە ماڵۆ مەلە مستەفایدا ئەوە دەست نیشا ئیدریست دا و کە باسی ئیدریسی دەکرد دەیگوت ئیدریس شخصێک بوو هەر لە کچکاتیوە خۆی پیشانەدا کە کەسێکی گەورەیە زۆر مولتەزم بوو زۆر عاقل بوو زۆر بە ئەخلاق بوو لە کەربەلا ئەوە بوو ماڵ و خێزان داوایان کرد چونکە گەورەکانی ئەوانەی مابوون لە بەسرا سجن بوون محکوم بوون بە ئیعدام خێزانەکان داوایان کرد یان ئێمە ببەنە بەسرا یان ئەوان بین لە کەربەلا ئەوە بوو حکومەتی ئەو سەردەمەی عێراق موافقەتی کرد ئێمە هەموومان وەکو خێزان ئێمەیان بردە بەسرا شو بەسرا خەڵکێکی بەکیری حەقدا و شتێوانێکی نابێ يعني زۆر فەرق بین دنیا و دیتی دەربین خەڵکی بەسرا باشتر بین تەگەڵمە مەخصوص خەڵک جەمە دەبینی بە ئەوەنجی کە کوردی هات بۆ چووە ناتگوتی کوردی شتێوە ناتگوتێ دیس پێ ناتکرد پاشان بڕیاری ئەوە درا بگوازرێنەوە بۆ بەغدا و ئەوە گوازراینەوە بۆ بەغدا کاکی ئیدریس و لەگەڵ دایکی و ئەوانە کە دێتەوە بەغدا هێشتا ئیبتیدایی تەواو نەکردووە لە قوتابخانەی مەخزومیە لە عەزەمێ دەخوێنێت دواتر دەچێتە قوتابخانەی غەربیە زۆر جار مامۆستا دەیگوت ئەمە زمانی دایکی عەرەبی نییە قسەی پێدەگوتن قوتابی عەرەبیان بە ئیدریسی دەشکاندەوە ئیدریسی ڕەحمەتی من و کاک مەسعود لە شوعبەیەکا بووین کاکە دەیسەر شوعبەیەکی تر بوو مامۆستایەکی عەرەبیمان هەبوو سوالێکی کاک مەسعود پرسی جوابی هەیەوە بە عەرەبی وتی ئەحسەنت بەسەک واحد ئەحسەن منەک واحد یەکێک هەیە لە تۆ باشتر کە لە شوعبەکەی ترە ناوی ئیدریسە وتی ئەوە برامە وتی ڕاست ناکەی وتی وا برامە ئەوە هاتینە قۆناغی ئەوەی شۆڕش بوو چواردەی تەمموز بارزانی هاتەوە بارزانی لەوێ تەشخیسی منداڵەکانی خۆی کرد هەڵی سەنگاندن مەجای پێدان ئەمە بۆ مێژوو دەڵێم لە هەڵبژاردنی کە بە کەڵکی خۆی و ملەتەکەی و نەتەوەکەی بێتن هەڵسەنگاندنی بارزانی نەمر من شخصی خۆم لەوێ هەستم پێی کرد ئیدریسی هەڵبژارد
کاک مسعودی هەڵبژارد. تر لەوێ ئیدریس وەکو بڵێ بەردەوامی بە خوێندن دەدا تا ئەوەی دەبێتە پۆلی سێی ناوەندی، بەڵام پۆلی سێی ناوەندی ناخوێنێت بۆی ئەو ڕووداوانەی کەوە لە ساڵی 61 ڕوودەدا و شۆڕشی ئەیلول لێ پەیدا دەبێت. کاکە دریس لە بدایەتی شۆڕشە وەک جگای متمانەی مەلا مستەفای بەرزان سەرۆکی نەمری کورد کاروباری عەشرەت و ماڵەوەی پێسپارد بوو. کاک ئیدریسی ڕەحمەتی باری گەلێک قورس بوو، گەلێک بە گەنجایەتی خۆی اینجا بووە 16 و 17 ساڵی. لە 61 لە مانجی ئەیلول شۆڕش هەرچیشسە، لە مانجی 12 حەدەسێکمان هەیە، عەلی مستەفا دۆلەمەری هەیە، خەڵکی لێلۆکەیە و کاتە ماڵی لە هەولێر دەبێت، خێزانەکەشی کەسێکی بە ڕەگەز ڕووسیا لەیلە بیۆک. ئەمە باز دەکات دەڵێت شەوێک پیاوەکەم هاتووە مەبەستی عەلی مستەفایە، دەڵێ وتیت هەندێک پارە و هەندێک ئەوراقمان هەیە دەبێت کاک ئیدریس خەبەری ناردی دەبێت بۆی ببین کە دەبا پێی دەڵێ ئەمە پێویستمان بە چ بوو ئەو تو ئەوت لە بۆ هیناینە. ئەوەی دەستخۆشێکی زۆری لێ دەکات. ئەوە یەکەم پێم وایە یەکەم کاری سیاسی کاک ئیدریسە لە شۆڕشی ئەیلول. زێدەتر لە هەفتێ و 5 گوندێتمە حکوومەتی یەت قەسف کردی و یەت سۆتی بۆ هیچ سەبەبەکێنە ئللا کوردت منطقی نەبوونە بەعسی طلب لێ کرد ببنە بەعسی نەتبوونی محافظە قەومیە خۆت کرد. لە دواییە جەنابی مەلا مستەفا بانگی کردەوە لای خۆی کە پێویستی پێ بوو لە شۆڕشە بەشداری بکە و دەورێکی دیارتری بداتێ لە شۆڕشە. ڕێکەوتنی دەی شوباتی 1964 لە پاش ئەو ڕێکەوتنە ئیتر جەنابی بارزانی بە دوای کاک ئیدریسدا دەنێریت. لە دەوروبەری بارزانی دەبن، لە دەوروبەری دەبن و ئیشوکاری مەسەلەن ئیشوکارەکانی پێڕادەسپێرن بە زیاتر کەی مەسەلەن ئیشوکارەکان دەبێتە ڕسمی تا ئەوەی لە 66 بارەگەی بارزانیدا دەمەزرێت. هەردووکیان بەیەکەوە بیانەوتم بارەگای بەرزانیان ئیشی بەرزانیانە کرد. کاک مەسعود مەسئولی پاراستن و ئیشی نەهێنی و بەعزێ قەزای تر بووانە و ئیشی تایبەتی هەبوو. یعنی کاک ئیدریسیش مەسئولی قەزای عەسکەری و پارە بوو، یعنی مالی. هەردووچیان بەیەکەوە چوون لە بن یەک خێمە دانیشتن، هەر کەسێکە هات مراجعەیە کردن هەردووچیان دانیشت بوون لە بن خێمەکە و مواجهەی زەلامەکەیانە کرد، سوال و جوابیان لێ کرد. دوایی چییە بەدڕێیان بە فکریان ئاباتە کاک ئیدریس بەرا گەورە بوو لە کاک مەسعودیە پرسەی گوت چی بکەین و چی نەکەین، بە هەردووچیانەوە قەرارێکیان بەنسبەت ئەو شەخسەوەدا، یعنی متساوی بوون لەوەیە، بەڵام بە حکمەوەی کە برا گەورە و کاک مەسعود ڕێز و احترامی کاک ئیدریسی زۆرە کرد. لە هەفتەیە کولی ڕۆژ 10 ڕۆژە زێدەتر ممکنە ئەم شۆڵتەکەین مەشغولین بە مەشاکلێت ملەتی خوبە و مەشغولین بە واجباتێت خۆیت حزبی وەیەت شۆڕشش ڕۆژێت خودبە یعنی جمعەیەک و تەعتیلە لنکمە ئەم تچین بۆ ڕاوێ هەندێک جارە و ممکنە بەعزە جارەش ئەو جێتکومە نەدیتەی بچین ببینین و وەکو بۆ گۆڕینە هەوای و وەختە و جەوە. تقریبا ژیانەمە بشکلەیە. ئامر هێز ئامر بەتالیۆن سەرکردەکانی پێشمەرگە ئەهاتن بۆ لای چووکە بوو مەسئولی ئەسکەری بوو، ئەهاتن بۆ لای بە لیستەیەکی زۆر گەورەوە داخوازیان هەبوو لە جەبهەی شەڕ بوون هینیان هەبوو. ئەمانە داویستی لۆجستی چەک و تەقەمەنی و ئەم جۆرە هینانە ئەمانە لەگەڵیاندا ئەنیش چونکە لێکی ئایەوە کە ئەو چۆن بتوانێ ئەم داخوازیە درێژەی ئەوان هەیەە کە بێگومان پێویستیان پێێتی لەگەڵ توانای کەمی شۆڕشا لێکی باتەوە ڕێکی بخا کە بگونجێ لەگەڵ یەکە. جا ئیدریس وەکو دەڵێن تقریبا
نزیکەی 99 لە سەتی نهێنیەکانی شۆڕشی لەلا بوو، چونکە ئەو سەرۆکاری لەگەڵ ورد و درشتی هەموو ئەو شتانە هەبوو کە بارزانی پێدەسپارد. کاک ئیدریس لە تەمەنی 21 ساڵیدا سەرپەرشتریەک لە گەورەترین شەڕەکانی کوردستانە کاکە هەندرێن و زۆزک بووینە. ئەو سەردەمی لە 21 ساڵی تۆ بتوانی بە جەنابی بارزانی اعتیمادی وای بخاتە سەرێک کە بێت سەرپەرشتی ئەو شەڕی بکات و دەستکەوتێک بەدەست بینێ کە بەڕاستی تا ئێستاش تاریخ سەرکەوتنەکان لە ڕۆژ بە ڕۆژ بنوێ کاتەوە تا ئێستاش دژمنانی کورد باوەڕیان وانەیە کە هەندرێن شەڕێکە بەتەنیا کورد کردوێتی. شەڕی هەندرێن وەرچەرخانێکی گەورەیە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باشووری کوردستان و بزوتنەوەی چەکداری شۆڕشی ئەیلولدا. یەکی ئایاری 1966 بەهۆی ئەوەی کەوە ملازم ڕیاز هەبووە لە ڕێزەکانی حزبی شوعی کەسێکی بە ڕگەس عەرەب بووە لەوێ زەماوەند دەبێت زەماوەندی ملازم ڕیاز دەبێت جۆرێک لە کەم تەرخەمیە نازانم چیە لە پێشمەرگەکان وەکو دەڕێ هاتوونەتە خوارێ ئیدی ئەوە حکوومەت بە فرسەت دەزانێت و یعنی بەشێکی چیای هەندرێن دەست بەسەردا دەگرێت. بۆ ئەوە نەبوو تەنها چیای هەندرێن و چیای زۆزک بگرن، ئەوان ئەو لەشکرە و ئەو سوپایە و ئەو چەکدارانەی کە سەربەڕەژێن بوون ئەو کاتی هەروەها ئەو ماشینە زەنجیە قورسەی وەکو لە فرۆکە و دەبابە ئامادەیان کردبوو وەکو شەڕی دەوڵەتێکی بۆیان ئامادە کردبوو. ئەنی مۆختەل ناوپردان بووین شەڕەکە شەڕێکی مهم بوو چونکە حکوومەت شاخی هەندرین گرت بوو ئەبوو لێ بسێننەوە ئەیتر ئەوە بوو کاک ئیدریس بەعتیبار مەسئول عەسکەریە سەرپەرشتیە کرد. لە شەڕی هەندرێن کاک ئیدریس دێتە شوێنێکی کە 3 بۆ 5 کیلۆمەتر لە هەندرێن و لە زۆزک دوورە. هاتنی کاک ئیدریسی بۆ منتیقەی بۆ کۆسپێسپی موقعی ئیشرافە لەسەر هەردوو بەری هەندرێن و زۆزک شتێکی گرنگ بوو بڕیارێکی زۆر زیرەکانی جەنابی سەرۆک بارزانی بوو لە دروستکردنی ئەو قیادە مەیدانی لەوێەوە. بارزانی بعد دوای ئەوەی کە پلانەکەم بۆ بارزانی باس کرد گەشایەوە گوتی خوا بتپارێزێت گوتی ئیدریس لێرەوە پردێک دەکەیت تاوەکو هەندرێن چیان لە تەقەمەنی و کەرستە و خواردن پێویستە پێیان دەگەێنیت گوتی بەڵێ ئەزبەنی هەرواش دەرچوو ئیدریس کەم تەرخەمی نەکرد و پردێکی لە پێداویستیەکان دروست کرد تەنانەت ڕەشماڵەکانیشی بۆ سەرەوە بۆ ناردین چونکە ناوچەیەکی سار بوو لە زستان و هاوین بەفری تێدایە. ئیدریس سەرپەرشتیاری زۆزکیش بوو سەرپەرشتیاری گەروی عومەراغاش بوو. گەروی عومەراغا شەڕێکی تێدا بوو شەڕەکە گەیشتە بەکارهێنانی چەکی سپیش. لەبارەی زۆزک ئەوە 3 لە سەر 4 بەدەستی حکومەتەوە بوو تەنها لووتکەکەی نەبێت. لە ڕۆژی 12 مانگ یعنی نزیکەی دوای 10 ڕۆژ تواندرا سەرکەوتنێکی زۆر گەورە لە شەڕی هەندرێن بەدەست بێن. لە دوای سەرکەوتنەکەی هەندرێن هەموو کەلوپەلەکانی لیوای 4 بە تەواوەتی کەوتنە دەست ئێمە. لە نەویاندا کەلوپەلی پزیشکی چەک چەندین شتی دیکە لەگەڵ ژمارەیەک دیل کە هەمویانمان دابەزاند بۆ لای کاک ئیدریس کە سەرپەرشتیاری هەمووان بوو. بەکردار سەرکەوتنەکەی هەندرێن هەموو شتێکی گۆڕی و ڕۆژی سێەم شاندێکی دانوستاندن کار هاتن و دواتر عەبدوڕەحمان عارف خۆشی هات. کە ئەو سەرکەوت نەبوو لە هەندرێن یەکسەر عەبدوڕەحمان بەزازە و کاتە سەرۆک وەزیران بوو هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئێمە لەگەڵ هەر کەسێ ڕێکەوین تا پێشمەرگەیەکی ژمابێ لە شاخ ئەم کێشەیە هەر ئەمێنێ. ئیتر ئەوە بوو لەگەڵ جنابی بارزانی کەوتنە گفتوگۆ. لە دوای ئەو سەرکەوتنانە عەبدوڕەحمان بەزاز بەیانی بیستونەی حوزەیرانی دەرهێنا کە زۆر لە بەیانی مفاوزاتی 64 زۆرتر شتی تێدا بۆ قەزیەی کوردی.
کە مفاوەزات دەستی پێکردەوە لە ئەنجامی ئەو شکستانی کە جەیشی عراقی دووچاری هات لەگەڵ هێزەکانی شۆڕشی ئەیلول بۆیە دەبینین ئەو ڕێکەوتنی لێکەوتەوە کە لە 11 ئاداری 1970 کە بە زیاتر لە مێژوودا بە بەیان ناسرایە بەڵام خۆی ڕێکەوتنێکە لە نێوان شۆڕشی کوردستان و حکوومەتی عراقی کە ئەمە دیکۆمنتێکی گەورەیە کە بۆ یەکەم جارە لە دوای دەستوری کاتی ساڵی 1950 ڕژێمی عراقی دام بە مافەکانی نێتەوەی کووردا دەنێت و قۆناغێکی نوێ دەست پێ دەکات لە بزوتنەوە ڕزگاری خوازی کوردی لە هەفتە لایەنە سیاسیەکەی بە تەواوی بەدەردەکەوێت بە تەواوی بەدەردەکەوێت و بە بەشداربوون لە گفتوگۆکانی ڕێکەوتنی مێژووی 11 ئادار 1970 کە 6 مانگ دەخایانە 3 مانگی نهێنی و 3 مانگیشی ئاشکرا. جاری ئێمە ئاچوون جارێوانە هاتن بەو شێوەیە جاری وا هەبوو تەمەەن کاتەنەوە پردان بەلام سووا خۆی حازرە بوو سەرۆکی هەموو ئیشەکان بوو بەڵام کە ئەچوینە بەغا جاری وا کەشتی زۆر گرنگ وایە کاگیریش و کاک مەسعود هاتن لەگەڵمان ژۆک و وەفد بوون یعنی بەیەکەوە بووین و ئەوانیش لەگەڵ ئێمە دەوریانە دی و مشاوەرەمان لەسەر هەموو شتێک کرد بەیەکەوە و تەمبوونی ئەوانیش گرنگ بوو چونکە کوڕی مەلا مستەفان کە حکوومەتیش مەبەستی بوو لەگەڵ مەلا مستەفا پەیوەندی هەبێ. کاک ئیدریس عضوێکی فعالی وەفدی مفاوز بووە لە بەغا ئەو وەفدەی کە بە نەتیجە گەیشتە ڕێکەوتنامەی ئازار کە تا ئەو لەحزەیە تا ئەو مێژووە گەورەترین دەستکەوت بوو کە بەدەستی ملەتی کورد هاتبوو. هي في صميم الود والإعجاب لك عن جميل ئیعلانەکە بۆ ئێوارەکەی ڕۆژی 11 لە ئیزاعە و تەلەڤیزیۆن ئەحمەد حەسەن بەکر بەیانەکە خوێنەوە منیش بەرقی مەلا مستەفام خوێنم ئەتیبار سەرۆک وەفدم ڕۆژی دووەمیش کە چوون بۆ ساحەی تەحریر ئەو احتیفالات و شتوانە بوو ئەحمەد حەسەن بەکر قسەی کرد منیش قسەم کرد بەڵام لە پاشەوە ئەحمەد حەسەن بەکر تەوان لای مەبەست بوو ئەو سەدام دەستی کاک ئیدریس و کاک مەسعود بەرزکەنەوە بۆی ئەوانە کوڕی مەلا مستەفان تەوان زیاتر بۆ ئیبراز یعنی بۆی بڵێن ئەو مەلا مستەفاش لەگەڵمانەوە هاوکارە و ئاوا ینی بەو شێوەیە. اتفاقیەی مێژوویەی 11 ئازار ئەوەل جار بوو یەکێک لە کوڕەکانی بارزانی نەمر بێتە ناوچەی بادینان سەردانێکی مێژووی کرد بوو مۆسڵ بوو شنگار بوو دهۆک بوو ئامێدی بوو زاخۆ بوو ئاکرێ بوو شێخان تقریبا جەماوەر ئەو وەختە ئەوەندە تێنی بوو کە ببینیت. مؤتەمەری هەشت کە لە دوای ڕێکەوتنی 11 ئازار بوو کاک ئیدریس موازنەی مؤتەمەری ڕاگرتەوە بە شێوەیەک لە شێوەکان لەولەبی حرەکەی کۆنگرەکەش بوو. ویجالوێری بیرامنتێت ئیدریس دگە مەسعودە هەردوو کردنە عضوێت لجنە مرکزی هەمیاش بالإجماع يعني رأي داك باعتبار دستو بتنقونه وهارو كاري تنقونه بحقيقة إجدا هردك بيج وزور وكو قوتت نشيد بينو هارو كاريا بابي خود كير وكو دست راستي ودي. لە یادداشتەکانی حەردان تکریتی کە باسی ڕێکەوتنی ئاداری ساڵی هەفتا دەکات دەرێ ئەمە بە شێوەیەکی تاکتیکی ئەوماکردی هەتاکو دەتوانین خۆمان بگرینەوە و پشتگیریەکی زیاتر پیدا بکەین و زیاتر لە ڕووی سەربازیەوە خۆمان ڕێک بخەینەوە و پاشگەوە فعلەن ئەوەشیان کرد یعنی یانە 11 ئازاری وەختێک و هاتی ئیمزاکردن مەلا مستەفای ئیمزا کرد بە نیەتەکە پاکێش وەختێک و لە مووسڵ لە مەقەڕێمەدای پاشهەیڤەک و تشتەکە لە پاش تەوقیع بەیانە 11 ئازار تو وەختدا مە شعورە هەندێک کرد و لازمە ئەم حەزەرێ وەربگرین و هوشیار بین لە دەستی حکوومەت. هەندێک حەدەسمان هەیە لەو حەدەسانەکەەوە لە مانجی شش لەسەر هەفتی 12 1970 هەوڵی تیرۆرکردنی کاک ئیدریس دەدەن لە بەغدا.
و ڕاستیش بێ ئەو هەشیاریامە شتێکی ڕاست بێ و تەشخیصەکە درست بێ و آخر شتیش ئەوە بوو و ئەم چوین بۆ بەغدا کودا پیرۆزباییە لە ڕئیس جمهورە و لە حکوومەتێ بکەین بە مناسبەتە عیدا ڕەمەزانێ وەختێک و ئەم چۆیاوێجی چەند برادەر تگەل مندا بوون وەکو حەمید بەرواری و کاک محەممەد عەزیز و چەند برادەرێکی دی لێرەوە من بڕقیەیەک وەرگرت و ئەس زویر بێمەوە چونکی لێرە شۆڵ بە من هەبوون وێ ڕۆژێک و من اختیار کردی بێمەوە پاش نیڤڕۆ سەعات سێ ئەس دەرکەفتم لە بەغدا وا نەزانی و ئەس هاتی چونکی من خەبەر نەدا حکوومەتێک و ئەس دچمەوە ئەس هاتم بوو کەرکووک و بێمەوە بوو هەولێر و بێمە گەڵاڵەی جماعتت مەیەت کولویجی مای بۆ هەندێک و تعقیبە بەعزە شوڵا بکەن ئەوێت و من پجهێڵای ما بوونەوە پشەوەیەک و المەقڕی تەئاخی هاتنەوە بۆ ئوتێلێ حکوومەتی جماعتێک درستکردن لە ئەمنێ ڕێکاوان گرت و پشەف سەعات 12 تقریبا 12 بوو دانە بەرگولە وە کاک حەمید بەرواری بریندار بوو هەتا ئەڤڕۆژ یە مەشلولە و یە درستنی دوای چەند جار مەسەلەن سەردانیکردنی کاگدریز بۆ ئێران دیتنی بەرپرسانی ئێرانی و داواکردنی لێ ئەوەیکەوە دەبێت ئەمریکا بێتە سەرهێڵ ئەمریکا یارمەتیمان بدات. ساڵی 72 سەفەرێکی گرنگی ئەو جەنابی دکتۆر مەحموود عوسمانی یان کرد بۆ ئەمریکا لەوێ زۆر شت لەسەر بینا کرا. من و کاگدریز چوین کە چوین لەوێ طبعاً پەیوەندیەکان هەموو لەگەڵ CIA و خارجیە و دیفاعی شتیا بوو بەڵام نەهێنی بوو زۆر نەهێنیەکی بێقەید و شەرط طبعاً ئەیتر دەستی بێکرد ئەو 20 ساڵە نەهێنیە من نوێنەری شۆڕژ بوو لە 65 من نوێنەری شۆڕژ بوو تا 73 تەبی ئەوان هاتن من ئاگاداری ئەمە نیم خۆ دەزانی ئەمە بە شێوەیەکی زۆر نهێنی لە تاران کیسینگەر هاتبووەوە دێن بۆ ئەوێ لەوێ کە لەگەڵیاندا ئەنێشن لەگەڵ هێڵمز و چێ و چێ و چێوانەی حکوومەتی ئەمریکی بۆ ئەوەی بۆ ئەو مۆزوع قسەیان لەگەڵ بکەن یەکێ لە مەرجە سەرچەکانیان نهێنی پارێزی بوو ئەساس بوو بۆ ئەو پەیوەندیەکانی پاش دروست بوو یان پاش خیانەتی اتفاقیەی جەزائر ئەمە ماوە وەکو جەکێک ئێمە بەکارمانەینا دژی ئەمریکا و ئیدارەی ئەمریکی و کە چۆن واستان لە دۆستەکان و حەلیفەکانتان ئینا ڕاستە تەمەنی زۆر گەنج بوو بەڵام خبرەیەک و ئەزمونێکی یەکجار زۆری هەبوو تۆ لەگەڵ مەلا مستەفا بیت و هەموو ئەو شتانە ببینیت و وەفدی جیاواز و مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراقا و لەگەڵ سەدداما و لەگەڵ ئەحمەد حەسێن بەکرا هەمووی تایە بیت. حکوومەتی عێراقی دوای ئەوەی خۆی زۆر بەهێز کردەوە و لە ڕووی توانە سەربازیەکانیەوە لە ڕووی هەندێک پشتگیری پەیداکردنەوە بۆیە دەبین ئۆتۆنۆمیەکی شێوازێکی زۆر کەمتر لەوەی کە لە یازدەی ئادار بەتایبەتی ئەو مەسەلانەی پەیوەندیان بە ناوچەکانی کەرکووک و هەبوو و لەوە پاشگەز بووەوە بۆیە بڕیاریدا کە حکوومەتی عێراقی ئەوەی مەبەستە بە ئێوەش ئەگەر ڕاستی دەبن ئەگەر ناشەڕ دەست پێ دەکاتەوە. علاقاتت مەتگەل حکوومەتە عێراقی vێگاوێت باش نینە چونکی بڕاستی بەیانە 11 ئازارێ چەند شتێکت ئەساسیەت تێدا نەهاتنە چارەسەرکردن تحديدا منطقة كردي هتا فيغا في نهاتيا كرن إحصاء نهاتا كرن وصيغة حكم ذاتي كلازم أبو ملتي كرد بيت تطبيق كرن هتا فيغا في تقال حكومة عراقي أم نقاشتين نتيجة أذانا تشتت أساسية كملتي كرد سعيت كاتنكو بخوجي بجيبك حتى أويش نهينا كرن تشتكي معلومة وعلاقات باشنينا ودبيجنش حوار يا هيتنا بين ممثلة حركة كردي شورشي وحزبات قال حكومتي أما حتى فيغا في تشتكي إيجابية وتصور بكين دي معالجة مشاكلات مكة أم نابيني تا تقينا آداري حفتاوتار آداري حفتاوتار هشتي سي سفري بغدادكات بيواري شانديك
طبعا ئەو سەرۆکایەتیشان دەکات لەگەڵ سەدام حوسێن دادەنیشێت. آخر محاولة بارزاني نمركر كشر حفتا و چار نبيد تكليف إدريسيان كربجتا بغداد وصدام ببيني بيرم ديتوا وقتا ماليان همويان خريج بتعزية دابنين كإدريس ناقريتوا يعني لدستي أو وقصيكي مشهوري هيا صدام قلت باوكد بلي من مجبور أكام كواز لبشك عراق ببينم باتي همو ولات عراق بباريس مقصدي تنازل بو إيران أكاد بو شط العرب أكاد أويش بو سببي همو كارثات عراق بيداش جوابدانەوەکەی کاگەدریسی معروفە چی پێ دەڵێ وا باشە وا شایستەترە تۆ تەنازل بۆ ملەتی خۆت بکەی تەنازل بۆ ملەتی خۆت بکەی نەک لە بۆ خەڵکی بێگانە ئەگەر بیکەی تۆ متمانە لە دەست دەدەی لە ناو ملەتەکەی خۆت بۆیە باشە نەکەیت و بە بڕیارەکاندا بچیەوە. هیچ مفاوضاتێک نەبەت زیینە بە عەلەنی نییە لەگەڵ حکوومەتی عێراق وەلەم کاتەدا من تەسەوور ناکەم کە بتوانین مفاوضات شەشی ئازاری 75 لەگەڵ عێراق و ئێران گەشتونە ڕێکەوتن لەسەرەوەی کە ئێران هیچ کە لەمڕۆ بەدواوە یارمەتی پێشمەرگە و حرەکەی کوردی نەدا. ڕۆژێک هەفتی سێ لەو نامەیەکەوە لە کتێبەکەی جەنابی سەرۆک ئاماژەی پێکرایە و نەسەکەشی بە دەستنووس دانرایە. دیارە کاگەدریس بۆی باز دەکات دەڵێ بۆ بەیانی هەستام بینیم تۆپەکانی کەوە سوپای ئێرانی مەسەلەن لە ناوچەکانی حاجی ئۆمەران ئەو ناوچەدایانەیە خەریکن دەیکێشنەوە دەرێ پرسیارم لە ئەفسەرەکە کرد چیەوە دەرێوەڵاوە فەرمانمان پێکراوە دەبێ ئێمە تۆپانە بچێشینەوە. دیارە جوابدانەوەیەکی زۆر جوانی جواب دەداتەوە دەڵێت زۆر باشە دەڵێ ئەگەر ئێمە نەتوانین کەرامەند وەکو دەڵێ بە کەرامەت بژین دەتوانین بردنێکی شەرەفمەندانە هەڵبژێری. لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول باسەکە کە کاکیدریس چۆن لە جوڵەدا بووە بەبێ ئەوەی کە تەسلیم بووبی. کاکیدریس لەوێوە کە هەمیشە لەژێر چاودێریش دابی بەڵام ئیشەکەن بۆ زیندوکردنەوەی شۆڕش. کە گەیشتینە ئێران ئیدریس ڕەحمەتی پێشوازی ئەو جەماوەرەی دەکرد. هەندێکیان لەوان دابەش دەکران بۆ شارەکان هەندێکیشیان بەرەو نەغەدە و ئوردوگاکان. ئیدریس ڕەحمەتی هەر لەوێ کەسێکی دەستیشان دەکرد کە سەرپەرشتی ئیشەکە بکە. بەسەر کەمپەکانە گەڕا یەکەیەکە خەڵکی بینی دڵی هێدانەوە هیوای بۆ دروستەکردنەوە کە شۆڕش ڕاستە تووشی نسکۆ بۆ بەزیینەوە بێتەوە دروستە بێتەوە. ئەو فەرماندانەی کە لە شۆڕشی ئەیلول ئێستا لە کەمپەکانن بە ڕێگەیەکی تایبەتی خۆی خەڵکێنار دەلایەن ئەچوونە کەرەج لەوێنە لە جەوێکی زۆر نهێنی ئەیانی بینی ئێمە ئەم نخبە کەوازری پێشکەوتو لەگەل ئەم سەرکردایەتەکانی کۆن دادەنیشین چۆن ئێمە تەقیمی نسکۆی 75 بکەینەوە و لەو چاوە ئێمە زانین خلافات پەیدا دەبێت لەسەر ئەسبابی ذاتی و ئەسبابی مەوزوعی نسکۆیەکە. دەشی کۆت دەیگوت ئێمە خاوەنی نەخسەکەین هەر کەس با بڵێن مەسەرن بڵێن بڵێ بەرزین بڵێ ئێمە مەسئولێتین سەرکردی بەرزانی ئێمە مەسئولی هەموو شتێکین نەی دەشاردەوە بەکەنجەکان دەیگوت بڵێ ئێمە وتی من ناترسێ بڵێ ئێمە سەرکردە بوون ئێمەش بەپرسین لە سەرکەوتنەکان و لە شکستەکانیش. ئەوەی من لێم بیستووە و لە دانیشتندا باسی کردووە باسی لەوە دەکرد کە کورد دەبێت ئەوە تێبگات کە لەمە دووە حزبێک بە تەنیا لەوانەیە نەتوانێت نوێنەرایەتی هەموو کورت بکات بە حکمی ئەوەی کە خەڵک دابەش بۆ بەسەر ئەفکاری جیاجیادا بۆیە دەبێت ئێمە ئەوە قبولکەین کە مەدانی سیاست مەدانێکی کراوە بێت. کۆتری ئاشتی بوو ینی پیاوی ئاشتی بوو پیاوی دووبەرێکی و هاندان و تیشکردنی ناکۆچەکان نەبوو. کاکەدریس بە تەبیعەت ئینسانێکی قەومی کورد بوو وەکاڵی قەومی کورد ینی کوردی عێراق و
تورکیا و ئێران و سووریای لە یەکجار نەیەکردەوە و لە ناو هەر پارچەیەکیشا هیچ کوردێکی لەوی تر جیان نەیەکردەوە و مەبەستیشی دایماوە بووە کە کوردێک پارچە بێ و یەکدەنگ بێ بزانێ چیەوێ بزانێ هەدەفی چیە مەسلحەتی چیە و چۆن بەو هەدەف و مەسلحەتە ئەگات زۆر زۆر دەبارەی کوردستانی تاپەنێتەوەی بوو فکرەی دامەزراندنی کۆنگەری نەتەوەی فکری ئەو بوو لە 1982 تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو وەختە فکری ئەو بوو من لەگەلی بوون لە پەیوەندیەکان لەگەلی بوو. لە پاش 75 زۆرترین فشار لەلایەن ساواکی ئیرانیەوە بۆ لەسەر کاک ئیدریس بووە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک ڕێی پێ نەدەن هیچ جومزۆڵێکی سیاسی بکات. من بەبیرم دێ کە یەکەم بەیانی قیادە موەقەتە دەرچوو ئێمە لە هێشتا لە کەرەج بووین نوێنەری ساواک کە پەیوەندی لەگەڵ ئێمە هەبوو پیاوێک بوو ناوی ئاغای موبینی بوو بەیانەکەی قیادە موەقەتەیان بیست بوو یا هێنای لەگەڵ خۆی بە تەواوەتی لەبیرم نییە وتی ئەوە تاوە نەبوو باسی پێیان نەکرد باسی پێشکەوت و خواز و تەقەدومیەت و بڵێن مارکسی و لێنینی و ئەمانێتیا بوو ئیتر وەکو شتێک کە ئەهامە چۆنە بێ ئەمانەوە ئاکەن وتی ئەوەی ئێوە کردوتانە میلەتی ئێمە خواز نایانێ لە خەبات میلەتی ئێمە بەردەوام بێ لە خەبات و ئەم شتانش ئەبێ بەڵام ئێوە واتان لە ئێمە کردووە ئێمەتان هەمووتان هێناوەتە ئێران خەڵکی تر هەیە باوەڕی بەو مەسیرەیە هەیە و بەردەوام بنتیایە ترێ یەکێک لەوانەی کە ڕۆڵێکی ئەساسی هەبووە لە دامەزرانی قیادەی موقت کۆکردنەوەی کەوادر لە مووقف نیشاندان لە دۆزینەوەی مەجال بۆ بزوتنەوەی بۆ تازەکردنەوەی بزوتنەوەی شۆڕژێری کوردستان کاکە ئیدریس بووە. پشتی 75 شوڕە شکستی و خەڵکی ما قەستۆ ئیرۆنێ کردی هەرچەندە نسبەتەوە پتر مۆنەت ملەتی دۆ نسبەتەکە کێم چوونە ئیرۆنێژی بەس پۆش ئەوێت چوینە ئیرۆنێک کۆدرێت مخلصێت عسکەریژی هەبوون و یە تەنزیمیژی هەبوون و گڤۆشتنێت دژمنی لە هەمی ڕەخۆ هەبوون بذۆت لە ئیرۆنێ سۆڤۆکۆ ئیرۆنی کۆکی ئیدریس شیۆت وێ فترێدۆ معنەویۆتێت ملەتی بچ پێش بەبەتن هەندێک کۆدرێت عسکەریەت بهێم ژێگرتن نهێنی و ڤڕێکردنا دەڤەرۆ لە قۆیەک وەکی ئەحمەد شەهنە بەروۆری وەکی عەریفی یۆسینێ دۆسکی ژووری وەکی وەیسی بۆنی وەکی مستەفۆ نێروەی ئەڤنا بوونا پشتگیریە کوستانەدە کۆمەزن بوو تەنزیمۆتێت پۆرتی داخلی بۆژێڕۆدۆ و دگوندۆدۆ ینی گەرمۆتیەک بووچێکە کو پتر حەماس بووچێ بیتم شێن شولێخوا بکەن. بڕیارێ سەرکردایەتی پارتی ماڵێ بارزان کە کاک مەسعود لەگەڵ بارزانی بشتە دەرەوە کاک مەسعود سەرپەرشتی ڕێخستنەکانی ئۆروپا و ئەمریکا و ئەو جیانە بکات کاک ئیدریس بمینێتەوە سەرپەرشتی وەزعی پەناهەندان و قیادەی موقەتی ئیرانێ بکات. لەو بارودۆخە بتوانیت ئەو هاوکاریە پێشمەرگە بکەیت پێشمەرگە بنێری و کادر بنێری و ئەو جومجۆڵە سیاسیانە بکەیت بەڕاستی ئەگەر ئەوە ئازایەتی ئیدریس نەبێ هیچی تر نییە بۆ بە تاقی تەنیاش لە ئێران مایتەوە هەرچی سەرکردایەتی ئەندامی سەرکردایەتی کاتی هەیە هەمووی لە دەرەوە بووە یان ئەو تێ مەسەلەن لە ئەوروپا بووینە یان ئەو تێ ناوچە ئازادکراوەکان بووینەکەوە نمونێ وەکو جەوەرنامێق و کاک کەریم و ئەوانە تاکە شەخص لە ئێران مایتەوە هاوکاری پێشمەرگە و ئەوەی کردی کاک ئیدریس بوو. کاک ئیدریسی بڕقیەک بروسکە بکردیت بینێ بڕقیا بەس هینگێ مکۆلبێت ماب عربی بوو عربی نوێسی بوو بڕقیا ڤرێکێ مۆجد بەگێ چەلی دۆف محەممەد خۆڵت بوو ساڵی پێشبەرگەکێ کەبنە ئەوی ئینۆ گوندێ بنۆڤێ تەسلیمی سۆڵح مەڵە عەلی کرد ڕەحمەت لێ بن نەمۆیە ئەوی ئینۆ دۆف شەهید عەلی تیۆیە نۆبەینۆ مۆیە و بنۆڤیە و دقێ بروسکێژی فوق العادة نوێسی بووشونە عەدەدی و تاریخۆوێژی 2 هەیڤۆ 8 بوو 75 کو تەخویل کرد بوو بێتێ ئەم هەوە تەخویل کەین بۆ نویکردنەوە تەنزیمۆتێت دووک نینەوە و سڵاو و ڕێزەرما بوو هەمی منتەسبێت پۆرتی و ئیشەڵا سەرکەتن بۆ هەرۆمە ملەتێمایە ئەڤە بوو عاملەکێ مەزن بوو ڕێکخستنەیە ڕێکخستن بەڵاو بوو منتەقۆ بەروۆریۆ
وليو دفروا دهوكي همجكي وحتى ميسلجي وحتى جورج جاش تا بغدادي بشتي او مفارزات عسكري جهاتين او بنا دعم بوفان بوفان تنظيمات الداخلي يعني جرماتي بتر بوچه بو كوبشين شوله خويا داخلي جي بكن بارزاني بر لنوروز وفاتي كل بير ما لوي كاكدريسم لبير لكرج او هم خلق كوبون رسمه كان مدسيدانا هي حتى حوشك لدرو قرتوما خلقي زور بو كاكدريسم لبير يكم جار وديتم توزي الريشي هاد بو بلان زور پریشان بو هر بوزی توریای دهاتو دچو بلام حالاتێک بوو کە دەزانی لێرە نییە مشکی لە شوێنێکی ترە دوای کەمێتەکە بەرەوشنەوە هاتەوە ئێمە ڕۆیشتین لە ساحەکەی شنۆ ساحەی فوتبۆڵ هەبوو لەوێ سیارەی ئاگرکوژێنەوەیان هێنا بوو تەعان خەڵکێکی زۆر وەوەنا ڕسمەکانم هەیە خەڵکێکی زۆر بوو لە بیرمە چوون کاک ئیدریس و کاک مەسعود و ئەوانە چوون لەسەر سیارەکە با بڵێن ئەوەی ئاگرکوژێنەوە ڕاوەستان قسەیان دەکرد کەمەیتەکەیان هێنا من هێندێک ڕستم هەیە کە وابزانم دەبێت تاقە ڕستمی کاک ئیدریس بکە خەریکە دەگیریە لە پێش نابوتەکەدا برزانی جوه جهان وار کر برزانی جوه جهان وار کر جوه جهان وار کر امید آمد افد تارو مار کر ست حیف و مخاب نشای کردا واروجه تو قشت دجم بردان بەخاک سپاردنی جەنابی بارزانی کاتێک بۆ ڕۆژی دواتر ویسترا قسە بکرێت کاک مەسعود هات قسەی کرد خەڵکێک هەبوو لەوێ داوایان دەکرد ئیدریس بێت قسە بکات هات گوتی کاک مەسعود ئەو قسەی کردووە لە جیاتی هەمومان قسەی کردووە پێویست ناکە قسە بکەین برایانی خۆشەویست ئێمە وامان اختیار کردبوو کە کەوت مەسعود لە جیاتی هەموومان قسە بکات لە جیاتی هەموو بنەماڵی ئێمە قسە بکات و هەموو مەقسەدەکەشمان ئەوە بوو ئەم چەند ڕۆژە کە ئێوەمان دیوە ئەو هەستە ئەو برایەتیە ئەوەی کە ئێوە دووتانە بۆ خاتری تەشییعی جەنازەی بارزانی و تعبیر لە شعوری ناخۆشی و حزنی خۆتان هیچ نییە من کە بتوانم سپاستان بکەم یا تەشەکورتان بکەم ئارەزووی من ئەوەیە وەڕجای منیش لەخوا ئەوەیە کە ڕێگەیەکی باش و ڕێگەی برایەتی ڕێگەی یەکەتی ڕێگەی هاوکاری بدا بە ئێمە و ئینشاءالله لەسەر ئەو ڕێگەیە ببین بە برای یەک و بتوانین حقوقی ملەتی خۆمان و هاوکاری حقوقی هەموو ملەتێکی زەعیفی لە دنیا حەزیش ناکەم کە ئەو قسانەی کە کاک مەسعود کردی من تکرار بکەمەوە جارێکی تر لە قوڵایی دڵمەوە لە جیاتی هەمووشمانەوە زۆر زۆر تەشەکورتانەکەین زۆر زۆر سپاستانەکەین و وا ئەزانین بارزانی قەت نەمردووە و ناشمری و عهد و پەیمانیش تازاکەینەوە کە بە حەول و قووەتی خوا بە هاوکاری و دڵسۆزی ئێوە و ملەتی کورد لە هەموو شوێنێک ئیستیمرار بکەین تا مەسیرەی ئەو تەواوە بێت ئیتر خدا حافظ و خوای گەورە ئاگاداری هەموو لایەکمان بێت لە مۆتەمەرینۆ باسی مالی مال مستەفایان کرد گوتی ئێوە نسکۆیەکمان تەسلیم بە ئێمە کردووە وەڵام نەیان گوت نسکۆش گوتیان نەکسەیەک ئێمە وا شۆڕەشێکتان تەسلیم دەکەینەوە کاگەدریش و سەر مناسە گوتی هەموومان نەکسایەکمان تەسلیم بە ملەتی کورد کرد ملەتی کورد و کوردستانیەکان ئەمڕۆ شۆڕەشێک تەسلیم بە ئێمە دەکەن ئەگەر کاغەزی مەلا مستەفا نەبووە و کاغەزی ئێمە نەبووە و دۆستەکانی ئێمە لە کوردستانی تورکیا و سووریا و لوبنان و ئیران نەبووە ئەم شۆڕەشەی ئەوانە لەبەر ئەوە ئەوێ هەموومان احترامی ملەتی خۆیان و سوپاسی ملەتی خۆیان بکەن ئەگەر کاغەزەکانیش بخوێنینەوە دەستی کردەوە بۆ گوتی گیرفانەکانم پڕی کاغەزە هەمویان دەربێنم کەیفی خۆتانە خلافەکە ئاشکرا بوو لە مۆتەمەر
هاتە پێش و من بەشدار بووم ئەندامی مؤتەمەر بووم کە چۆن لە نەتیجە کاکدریس قسەی کرد کە کۆنگرە بریار ئەدات ئێوە بریار نادەن ئەندامانی کۆنگرە بە شێوەیەکی دیموکراسیانە حزبیانە هاتوونە ئەوان ئەم کۆنگرە خاوەنی بریارە نە ئێوە من ئەمە لە بیرمە ئەم قسەی ئەو حەولیان ئەدا کە ئەم دەرزە دروست بکەن جیاوازی لە بینی کاک مەسعود و کاک ئیدریس بکەن لەسەر ئەوەی چێ دەبێتە سەرۆک کێشە دروست ببێ یان بەڵام هەوڵەکان ئەوە بوو کە پارتی بمێنێ ڕێبازی بارزانی بمێنێ لە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی موقت لە کۆبوونەوەکەی قەرارماندا کاک مەسعود بچێت لەگەڵ خانەوادەی خۆیان کاک ئیدریس و کاک شاه محەممەد خالید و چێ خانەوادەیان خۆیان بەهینەشیان هەیە هەیەیەکیان هەیە بچێت لەگەڵەوە هەیە دابنیشتن دوای مردنی مەلا مستەفا چیان پێ باش بوو بێ بە سەرۆکی ئێمە قوبوڵمانە هەر چێکیان بێ بەجددی کاکی مەسعود ڕێی وا بوو دەبێت کاک ئیدریس ببیتە سەرۆکی پارتی هەردووکیان یەک کەس بوون لە دوو قالبی جیادا بوون بەس هەردووکیان مەلا مستەفایەکیان دروست کرده بوو و هەر ئەوەش بووە بەعاسی سەرکەوتن شێوەیەک لە معاملەی برایەتی بە دەگمەن من بینیوە لە مابینی براکاندا هەبێ جەنابی کاک مەسعود ڕۆژێک وەکو ڕئیس تەعاملەی لەگەڵ ئیدریسی ناکرد ئیدریسیش ئەوەندە ڕێزی بۆ دەیگرتەوە وەکو ڕئیس حەزب تەماشای دەکرد آخر ئەمە دلیلی پەروەردەیەکە کاک ئیدریس دەبێت ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی سەربازی و بەرپرسی پەیوەندی گشتیەکان لەوێ بە شایەدی فەلەکە دینکاکەیی دەڵێت یەک لە بڕیارەکانی کۆنگرە ئەوە بووە ئەنجومەنی نیشتیمانی کوردستاندا بمەزرێت نەک تەنها باشووری کوردستان بەڵکو هەموو پارچەکانی تری کوردستانیش ئەندامیان هەبێت لەو ئەنجومەنە بەڵام بەداخەوە دەڵێت بەهۆی ئەو پێشاتە سیاسیانی کەوا دروست بوو زەنجی عێراق و ئیرانی بەسەردەهات ئەو شتە لە بارچوو دەنا دەڵێت بزەبت ئەوە بیرۆکەی ئیدریس بوو بەمەی گوت 100 نەفەری دەبن لەبەر ئەوەش گوتی دەتان نێرم چونکە سەدام حوسێن گوتیتی ئاوێ دیزلە و فورات لە ماڵێ بارزان حرامە جوابێ سەدامی دەدەنەوە دەچن زەربەشی وە تۆ دادەنێن پشتی دیراسە و تاکتیک و پلان زەربەشی وە تۆ دادەنێن کە بەغدا پێ بەهەژێ هەرچی خەباتێکی نەتەوایەتی هەبا ئیدریسی ڕەحمەتی دەیویست ئەگەر بتوانێت کۆمەکیان بکاتەوە ئەگەر بتوانێت ڕێنەماییان بکاتەوە ئەگەر بتوانێت مەسەرەن دڵنەوەیان بکاتەوە ئەگەر لێیان قەومە دیپلۆماتێکی واقعبین بوو ئەوە تەعامل لەگەڵ واقعەکەیە کرد چۆن هەیە وایە و ڕەئی خۆش ئەیدا بە ڕاشکاوی کە مەسلحەتمان لەم قۆناغەدا لە چیدایە یعنی دیپلۆماتێکی پراگماتیکی بوو نەیە ئایدیۆلۆجی بی خاوەن هەڵوێستی سیاسی مسبەق بوو گراوە بوو بە حەقیقەت لەگەڵ شیوعی تەعاملە کرد لەگەڵ ئیسلامی تەعاملە کرد لەگەڵ پاسۆک تەعاملەیە کرد لەگەڵ لایەنەکانی تر هەموو تەعاملەیە کرد یارمەتی دەر و مەلجەئی کاژیکەکانی سلێمانی کە مەنبەعی سلێمانی بووە بەرەحمەتی کاک ئیدریسی نەمر بووە اینجا بۆیە کاژیکەکان دەیگوت کاک ئیدریس کاژیکە پاسۆکەکان جاڵی کاک ئیدریس پاسۆکە کاک ئیدریس بە تەبیعەت وەکو کوڕی مەلەمسوا پێشمەرگەی خۆشەویست و ئەیزانی پێشمەرگە احتیاجاتێکی زۆری هەیە هەر پێشمەرگەیە بەهاتایە بۆ لای هەر شتێکی لێداوا بکردایە یا هەر مشکلەیەکی هەبووایە هەوڵیا بە ئەو فەڕی تواناوە بۆی چارەسەر بکە ڕەفیق دۆست بووە دۆست بەجێهێل نەبووە ینی لە تاریخی کە من لە خزمەتی داوە پێکەوە ئیشمان کردووە ئەوەی مخلص بوو بێ و ئیخلاسی لێبینی بێ پشتی گرت بێ پشتی بەرنەئەدا لە هەموو حاڵاتدا من دیومە لە زۆر جارە وەکو پڵنگ دیفاعی لە هەڤاڵ و ڕەفیق و دەور و فشتی خۆی کردووە
بەرامبەر هیچ مەسئولێکی گەورەی ئەو دەوڵەتانە سڵی نەکردوتەوە و ڕێی خۆی وتووە ڕۆژێ لە ڕۆژان تەنازلی نەکردووە لەسەر مەبدە و مەبدەی ئەو تەنیا و تەنیا کوردایەتی بوو. کاکی ئیدریس وەختی داخوت هەر شرین دەبوو لە پێش عالەم. کاکی ئیدریس ئەگە کابرا خەمەکی هندی تیای سەفینی لە ناو دڵدا بۆ وەختی داهاتە لای کاکی ئیدریس خەمەکەی دەڕەویاوە شرین بوو ئاخوتنەکەی خۆش بوو دوولێ تێر نەدەبووی تیسانێکی هادی و لەسرە خۆ بوو. کاکی ئیدریس ئەگە لە ڕێگاوە چۆبانە منارێکی دیتبووە ئەگە سحاتێک لەگە ئەو منداڕای قسەی کردبووە هەتاوێ دەکات داخ و کوڕی چێە نەوی چێە خەرکی چێە هێقەی بەرنەدەدا. زۆر ڕێزی لە ژن دەگرت بە گشتی یعنی کە دەهاتە ماڵی ئێمە کە دەچۆ ماڵەکانی تر بە شێوەیەکی زۆر تایبەت یعنی حسابی دەکرد لەو نەوعانە نەبوو کە ئەوە مەجلسی پیاوانە و نابێ ژن بۆیە بەخێر هاتون و ئەحواڵ پرسێنێکی گەرم و گوڕ و دائیمەن حتا دانیشتن لەگەڵیان زۆری پێخۆش بوو. دایم زۆر احتیمامی بە ئافرەتان دەدا دەیگوت ڕاستە من ئیدریسم بەڵام کەسێکم دایکم ئافرەتە خێزان و منداڵانم ئافرەتە ئەوڕۆ ئەگە من هاندەر نەبم لە بۆ ئافرەتان پێش نەکەون چۆن دەتوانم خانەوادەی خۆشم پێش بکەوێت. ئەوە لە هەڵس و کەوتی نازدارخانی هەستم پێ دەکرد لە جێڕانەوەی هەندێک وردە ڕووداوی ڕۆژانە کە باسی دەکرد هەستم دەکرد کە ئەو دوانە زۆر هاوڕێن بەیەکەوە ڕۆژنامە دەخوێننەوە گۆڤار دەخوێننەوە متابعی ئەو دەمای زیاتر رادیۆ بۆ BBC و مۆنتکارلۆ ئەوانەیان دەکرد کە ئێمە دادەنیشتین نازدارخان دەیگوت بەیەکەوە ئەو ڕۆژێمان لێ بۆ BBC وای گوتووە مناقەشەی ئەو ڕووداوە سیاسیانەیان دەکرد ژنێکی زۆر کامل و پێگەیشتوو بوو دەرکەی کراوە بوو لە بۆ هەموو خەڵکێک بەڵێ یارمەتی دەربوو بە هەموو نەوعاچێ مادیان و معنەویان یارمەتی دەربوو بۆ هەموو خەڵکێک ممچینە ئەوەی بەخۆی بیدا باە خەڵک بەخۆی نەی استفادەی نەکرد بەیانی لەبەرەوەی خۆشەویستەکەی وی لەوەدا بوو بێ جیاوازی لەگەڵ خەڵک بوو. کاک ئیدریس لە ناحیەی تەدەیون ئەهلی تەسەوف بوو عقیدەیەکی زۆر بە قووەتی هەبوو و ئەوە نەبوو تەنها باس بکە کەم باسی دەکرد بەڵام پەیڕەوی لێ دەکرد. کاک ئیدریس تەفسیری قورئانی هەمە لەبەر بوو. کاک ئیدریس وەختی ئاخوتنی دەکرد ئەگە چار قسەی کردبا ئی پێنجێ ئاەتێکی قورئان یا شعرێکی شێخ ئەحمەدی جزیری بۆ دەخوندەوە هەمە شعرەکانی هێمن و هژار و شێخ ئەحمەدی جزیری و پیرەمێرد و ئەوانە هەمووی لەبەر بوون. ئەو شعری عرفانی زۆری لەبەر بوو. شعری بابا تاهری عریان ئەتوانم بڵێم هەمووی لە ینی هەر دوو مثال و میسالێکی شعرێکی لەبەردەینە. ڕۆژێک لە پێکەوە لە کەراج بەرە و ڕاژان گەڕاینەوە لەوێ دەستی بە شیعر خوێندنەوە کرد بە خۆنی شەیدان تا تقریبان ڕاژان. بەڵام هەموو شاعرە کلاسیکەکانی کوردی دەناسی دەیزانی ئەحمەد موختار بەگ چێە یەک دوو کوپلەی ئەحمەد موختار بەگی ئەزبەر کردبوو دەیزانی ناڵی شعرەکانی ناڵی دەیزانی هەموو شاعرە گەورەکانی کوردی دەناسی. ویژە گەلای جۆرە کۆڕوت نشتین معلومە کەیف بە دیوانی شعراتات و دو پرسیۆرکە کۆ کێ دیتە و کە هێفتکەیە و تەمەتاڵعا کێری و ویژە بیرا من تێ گەلای جۆرە دەبژیت نەوایە مطرب و چەنگێ فێغان هاوێتە خەرچەنگێ وەرە ساقی حتا کەنگی نەشو ئین دڵ ژەوێ ژەنگێ ئەس دۆ بمە حەیاتا دڵ مەیا باقی بنووشین دا بمشتاقی ئەلا یا ئەیها الساقی ئەدیر کەسەن وەناویلها بژە عەلا کول قەسیدەیە دیر و کورەیە دیر و درێژە دو پاشی دەسەوێنە یەت سعدی یەت حافظە یەت مەولانا جەلال الدین ڕومی ڕاستی کەیف بێتاتووی ڕەوانیش بوو. کاک ئیدریس گوتی لێ گەڕێ لە بۆ من خۆم جهود سرف دەکەم بە تایبەتی دەچمە لایە کە هیچ نەگەیشتونە یەک ئەو چەند ساڵە وتی ئەمەن دەچم لە پێناوی دامەزراندنی ئەو بەرەیە یەکبوونی حزبە کوردستانیەکان لەو بەرەیە ئەوە بوو کاک ئیدریس کە چوو بوو گەڕاوە بە ئیجابی گەڕاوە گوتی
توانیم قەنەعاتیان پێ بینم کە بەسا چیتر ناکۆچی لە مابەینی حزبە کوردستانیەکان نەمینێ. پێویستە ئێمە بە یەک هەدەف هەوڵدەین بۆ مافی خۆمە. کاگە دریس هیچ ئەو جۆرە فرە حیزبی پێخۆش نەبوو و ئەو شەڕ و شۆڕەشی کە بوو هیچی پێ باش نەبوو. لە 86 کە مەجال کرایەوە لەگەڵ مام جەلال دابنیشن بە نیو سەعات ئیتیفاقیان کرد. مام جەلال و کاگە دریس لە ئوتێل بەبیرم بێ وابزانم ئوتێلی ئیستیقلال بوو، یەکیان بینی کاگە دریس کاک فازڵ میرانی لەگەڵا بوو ئەساسی کە بیرم مابێ، منیش لەگەڵ مام جەلال بووم و لەوێ پاژ و توێژی زۆر و برایەنە کاگە دریس زۆر خۆش هاتە پێشەوە. وتی با فڕەیدون و فازڵ بچم بنووسن لە ژۆرێکی ئوتێلەکە شتێکی مختصەرێکمان نووسی شتێکی باش، وەڵا گوتمان فەرمووجە وەرن ئیمزای بکەنەوە. من ئەبێت تاریخ وەکو خۆی بگێڕمەوە. مام جەلال گوتی ئەزبەنی بەدڵتە، گوتم ئەرێوەڵا، گوتی هەروە گوتی بە شەرەفم ئیمزای دەکەم نایخوێنمەوە. ئیتر بۆمان برنەوە ئەوانیش بەبێ موناقەشە و ببێ شتێک ئیمزایان کرد و کاگە دریس یەکەم جار شەرەفی ئەوەی پێبڕا کە پاش ناکۆچی و ململانەیە لە ساڵی 1986 ڕێکەوتنێکی ئیمزا بکە، منی شەرەفیەوەم پێبڕا کە بەشدار بم لەوە. لە مؤتەمەر نەسرەت الشعب العێراقی کە لە مانگی 12 ساڵی 1986 بوو چوونە کۆنگرێکە. لە کۆنگرێکە خوا هەڵناگیری یەکێتی و سۆشیالیست و برادرا و حەزابانەی کوردی لە کۆبوونەوەکان هەمویان گوتی کاک ئیدریس سخنگۆی ئێمەیە، ئەو ئەتوانێت بە ناوی هەمومان قسە بکاتەوە. ئەو کەلیمەکەی لەوێ خۆین بەڕاستی وەسیقاکی مێژوویە و پێشبینی زۆری تێدایە. لەبەر ئەوە پەیوەندیەکانی بەرەحمەت بیت ئیدریس لەگەڵ هەموو لایەکانی ئۆپۆزیسیۆنە عێراقی ئەو وەختە زۆر ئیجابی بوو، زۆریش تەفاعلی بوو. ئەم قڕکردنی بە کۆمەڵە بۆچی؟ ئایا توانیمانە بەشێک لە ڕاهەندەکانی ئەم کارەساتە بۆ ڕایگەشتی دەرەکی بگەێنین؟ پرسیار دەکەین کوردستان داوای چی دەکات تاکو بەم چەشنە دڕندە یەقڕ بکرێت؟ ئایا لە داوای مافێکی سروشتی سادە کە مرۆڤایەتی بۆ سەرجەم گەلاندانی پێدا دەنێت زیاتری داوا کردووە؟ ئایا لەمانەوە و گزارش لە بوونی نەتەوەی خۆی زیاتری داوا کردووە؟ بگرە بزودنەوەی کوردی داواکاری سادەی هەڵگرتووە بۆ خۆ بەڕێوەبردننی کارەکانی خۆی لەو ناوچانەی زۆرینەی دانیشتوانەکەیان کوردن. ئەوەش زیانێکی هەیە. ئایا هەموو گەلانی ئیسلامی و گەلانی جیهان بێبەشن لەو مافەسادەیە؟ ئایا دانی بۆدا نەناوە گەلی کورد گەلێکە هاوشێوەی گەلانی دیکە؟ هەروەها گەلی کورد قسەی خۆی کردو و دەیکات بەوەی بەبرایەتی و خۆشی پێکەوە ژیانی لەگەڵ سەرجەم عێراقیەکان هەڵبژاردووە بۆ بنیادنانی داهاتوویەکی باشتر بۆ هەمووان. بەشداربوون لەو کۆنگرەی مؤتەمەر نەسر الشعب العێراق کورد بە یەک دەست بەشدار بوو، زۆر گرینگە. پاش ئەو هەموو کوشتن و کوشتنکارە دێن لە کۆنگرەیەکی معارەزەی عێراقی کورد وەکو یەک تیم بەشداری کۆنگرەکە دەبن. ئەم ڕێککەوتنە لەگەڵ بەری کوردستانی لێ دەکردەوە کە کاک ئیدریس وەکو ئەو کەسایەتیە گەورەی کە هەی بوو ئەندازیاری ئاشتبوونەوەی کشتی پێوە لەکێنرا وەکو نازناوێک ئەو ئەندازیاری ئاشتبوونەوەی گشتی بە ئەو بەخشتە. هەموو وەختێک من ئامادە بووم خۆم لە جێی کاک ئیدریس دابنێم، لە جیاتی ئەو بم. بەخۆ قەدەر بەدەست مرۆڤ نییە، قەدەر بەدەست خۆیە. ئەگەینە اختیار بەدەست من بووە، من خۆم لە جێی کاک ئیدریس داهێناوە، من بڕۆم کاک ئیدریس ببینی، بەڵام بەدەستم نەبوو. هەموویانە وزەیان دەدایە کەوا ئەو ڕۆژەی ئەو جاری باچی لە پێناویان بەخت کرد، خەباتی لە پێناوا کرد، ئەوە هاتە دی، ئەوە بەشێک لە کوردستانەکەی ئازاد و ڕزگارە. ئەو خەونەت کە دژمنی گەلی کورد بە خەیاڵی خاوی داهێنا بوو کە زۆرێن ناهێنە بارزانی ڕۆڵەکانی ئاوی دیدرە و فڵات بخۆنەوە زیندە بەساڵ کرا. بە کوێرای ساوی ئەوان سەدان هەزار ڕۆڵەی
بەپیر بارزانی و کاکدریسی ڕۆڵی دلێنەوە دێن و بەخۆشی و شادیەوە مژدەی ئەوەیان دەدەنێ بەڵێنی ئەوەیان دەدەنێ کە هەتا سەر داوەتی هێنانی هەموو ئاواتەکانیان ڕێبازەکەیان هەمیشە وەک ئەو جاردەی بەردەمی پەرلەمان پردێ خۆشەر و خەباکێری کۆن لە دەربێت ئینسانێکی لە خۆبردو بوو بەڕاستی یان ئینسانێک بوو وەکو دەروێش بوو دەروێشی بچنەوەی کورد بوو هیچ شتێک ملاحەزەم نەکردکەوە شتێکی بۆ خۆی بوێت یعنی ئەو دەیویست یەک شتێکی دائیمەن دەگوتەوە دەیگوت دوای 75 ئەمانەتێک لەسەر ئێمە ئەو خەڵکە بینێ جێگەی خۆی یعنی خەڵک کوردستان بچێت جێگەی خۆی ئەوەی لە جەنوب بکرێتەوە لە باشوور بگرێت بۆ کوردستان ئەوەی لە دەرە بگرێنە کوردستان هەر کەس ئەو جێگانە ئاوادان بکرێتەوە یعنی وەکو بڵێ ئەو ئاواتەنی لە دوای ڕاپەڕین هاتەدی ئەو ئاواتی ئەوە بوو.